ئێمە ماوەی ساڵنیوەکە بۆ پەرەپێدانی بواری هونەری و گەڕانەوەی شارستانی و جوانی بۆ شاری هەڵەبجە خولی مۆسیقا و فێربوون و تیپێکی کۆرسمان دامەزرانەوە و تیپێکی مۆزیکمان دامەزران و یازمانە لەم یەک دوو مانگی داهاتووە کۆنسێرتێکیان بکرێت نزیکەی 40 تا 50 فێرخوازی لە کوڕ و کوچمان هەیە و ڕۆژانە هات و شۆمانەکەن و سەردانمانەکەن و ینی بوونەتە دیاردەیەکی شارستانی. من یەکێکم لە فێرخوازەکانی تیپی میوزیکی شنروێ هەروەها هاتوومەتە ئێرە بۆ چاکردن و پرۆڤەکردنی دەنگم و زۆر سپاسی مامۆستاکان دەکەم بەڕاستی مامۆستای ماندوونە ناسن لێرە بۆیە ئێمە لێرەین بۆ ئەوەی کە نیشانی بدەین کە هەڵەبجەیەکێکە لەو شارانەی کە هونەری تێدا پێشکەوتووە. برای فترێکی ئیشامان کردو کە قەدا شێخان هەموو مکەونات تێدا هەیە و پێکڤەجیانێکی تایبەت خصوصیەتی هەیە ناو ئەقلیمی کوردستانی هەدەفمان بکی ئەو پێکڤەجیان ئیستیمرار بیت. هەموو ماڵبات و بنەماڵی سەربەرزی شەهیدان ڕەجمەدین و هەر تاکێکی هەر پەیڕەوێکی ئاینی هەبوو چ موسڵمان بوو چ مەسیحی بوو چ لە نەتیجە بوویە شکستە بووە ئەو مەرام و هەدەفی ڕئیسی و ئارمانجی ڕئیسی نەهاتێ جێبەجێکرێت. باسیاری خراون مافن مروفن جهانیت کن کو ابرو بیرا الشيخان هاتيه با والرئيس المامستايت ايني قلتي دس خوشي الواجد كان ان شاء الله امجي بردوام بين ابي بيام بجهين انه حتى كو كردستان هر ابدان وسر بلند ان شاء الله. هردم صوزي وكس نوبر هردم صوزي وكس نوبر چشمی چنار قدیره. لەم بارە جواری هەرێمی کوردستاندا ضرورەکە ئەم جۆرە فستیڤاڵانە بکرێت بۆ ئەوەی زیاتر ئەو کەسانی کە لە بواری شاعردان و لەکایەکەیان و تازە سەرەتای نووسینیانە بێنە ناو کایەکەوە. من دەستخۆشی لە ڕێکخراوی هایماکەم کە هەموو ڕێزلێنانێک بۆ شاعیرێکی جوان نووسی کورد بە ڕێز مامۆستا جەمال بێدار هەم وەکو پێشبڕکەیەکی شاعری کە توانیویانە چەندن پێشتریش ئاماژەم پێە شاعریە کورد و موسیقی مینیە. نانەبخشی هاوڕێیان بەڕەحێ چاوم بۆ نقلی بەرات ئەو هەر نەهات دڵ بۆ لەم جۆرە فستیڤاڵانە بکرێ بە میوانداری چەند شاعیرێکی کە و مامۆستا عوسمان چێمنەیی لە هەورامانەوە و تەشریفی فەرموو.